تكاكا تسيت بوشلوات يا أخي من ئەوە قلتها ئێستا ماخشەمانە ليرة لێرە ئینشاءالله کەس بە کەس نێنە شاری ڕەبی خوای بەردی بارین ئەوە کۆتایی پیاد سپێدەچینەوە قاهیرەی ئەمن خۆشحاڵم بە ناسین کا گۆران چاوت ماز دەکەم یعنی زۆر خۆشەویست بوویلام کە ئەوەندە ڕۆژە پێکەوە بوو ڕۆژەی پێکەوەمان بەڕێ کرد و ناسینت گەورەی بوو من حساب کە لێرەیەکیمان ناسیەوە باشترە قوربان دەبنامینیوە بخوای بەس زەڕەبی نێوادی لۆ برا لۆ ئێمە شێرێکی بەس وەختی کاگۆران و کاگرەوەزەشکەیە وچی ئێرە نییە ئێرە مەحمای ناکەین و بە شەر نانیێ دەر کاگۆران کاگرەوەز بری کاگرەوەز ئەو هەر بەردە دەچوەوەختی بەس لێرە نا لێرەوانە ئەدەگە برێ ڕەوەز نایناسم درمۆچی نایناسم باز برێ ڕەوەز ناو لێرێ نەکەین باز دەردێنی مەسە دەردێنی ئاوجا ئاگە برێ ڕەوەز ئاگە بری کاگرەوەز یعنی ئەگەر قسەك چ پێ برێ یان بۆنمە لێرێ بەسەر یەم میرانە بەسەر ئێستا ئەلامەتی دەگاتەوە ئارە وەڵای ئەوەختی دەرمان چەند پێ برم دەمان چەند پێ ئەسە دەردێن دایم خمەنە سەگو لێری دوو تاغوەنە خۆشحاڵم بە ناسینی توش با قوربان ئەخە ڕەوەزە تو نابێم بەزیان بە خۆ پێشتر معادلەکە یەک وشوان ئێستا لۆ دەرێ وەڵای ئێسکەمە ئەوە باشترە تەواو یعنی کۆدایت بە وەزعیەوە هینە ئەوە بوو ناوی چییە زوار منە سوشیال میدیا بە سێ ساڵ ڕۆژی دەچمە دەرەوە بێزارش بووی بێزارم زۆر بێزارم بۆ قورعانی یعنی بێزارم هەواداری زۆرە ناکری کاکۆشانە بە علی وەکو دەبێ علی کۆتایی بۆ ئاگەی هاتەوە هەر ئەوەندە ڕۆزە بێت نایەمەوە وەڵا برام کەیف خۆتەوە ئەوە چێ قسان هەلا عاسمانی هەولێری تازەفانەکانی میرانی بێت و ناوێن لە عاسمانی هەولێری برێ ڕەوەز جواب نادەمەکان لێری کاگرەوەز ئێستا عەلا کولی حال مۆزوعی قەپاتکردن تەواو کۆتایی یا ڕەبی خۆیان بەردی بارەی پیزای بارەی هەر ئەو شەمالی مالێ سەعاتکەمان لێرەما دەچین و قایری یا ڕەبی ئەوەی لە شرمەشی خەمەتی بێتەوە ئەیوا بەڕۆ چێ بیان شارتەوە چێ بیانگەڕی با سەبشی لە بیانخۆ کورگەنە بێزە میرە بەدەزمی سوڵەکەم بەدەزبی سەرکەزە لامی دەکەم و ئاویدای خۆنای پێ دەخۆمەوە والله وچی گۆزین قوربانت شتێکم نەدەزبی ئەوچی بام دەرێ گەشتەکەم بەدەستبی سعی تۆپان دەکەمە سعی ئەحدامی ئەین تۆپان ناگرم سەلامە دەزانی ئەو قەومە چی دەوێ یعنی ئەو قەومە چییە شانیز نییە ژان شانیز نییە ئەم لەگە ڕێیتونی ئەو ئێرە دیکە ئەو تا قۆندرێتوە کرە خوا بتگیری وەڵای ئەم لەگە ڕێیەکەی دونیمە ڕەوەز لەگەڕای خۆم نیوە بە بە قڕانە ڕاست بەزگم دەدامن علی کاتە و هەموو کاتێکتان باش ئێستاش لە قاهیرەین کاکە ڕەوەز لە قاهیرەین جەماعەت هەندێک ئیستراحەت دەکەن نوشتینە ئەمە نووسینە کافتریایەک تایارەشمان چەند سەعاتش کە موعیدمان هەیە دەگەڕێنەوە مەتار و دەگەڕێنەوە کوردستانی زێدە ئازیز هارەوە با قوربانتان ڕێز احتراممان هەیە بۆ هەموو دوست و عەزیزانێک کە تەماشامان دەکەن بپەڕێنەوە ببورن هارە وەڵڵا بینوکەمان لات بەزدا چەند شش سەیرە یعنی ئەوانە هەتا و شوێنانەشیان بە خەسار نەدایەوە بنسرە باشە ئەوە بەرەجادێەوە سارە بە سەدا دەڕواتن خواریشان کردە ڕێستۆرانت و کافتریا تا ئاخێری یانەوە چەند درێژ بی هەمووی کرایتە کافتریا و مەدعام و شتانە قەومەکەم ینی هیچ نینە لە پارێز ئەو تا قۆدری من هەموو شەش دەکەم بەس پیام لێتەوە نەبی خۆیان بڕووکن نەبی خۆیان تێکچی نا کورە ئێستا نامە کاکە ئێستا ساعت 4:22 دەڕۆین دەچینەوە قاهیرەی مامە وەرە باوە پشەڕەش ئەو ئیوێتی یەکەم کەس بڕوە ئیوێتی ئازە بڕات بەجددی لە عقی بە ئیزانە دەچینەوە قاهیرەی لە بەرهەندی
صابر إذا كنت كا وين نيا لا خوزانتينا زودتنا مش نايت لا اتولى اشتقني ما فاينك نعم قرآن بقرآن علي دزيا وبس دي تاني والله كل علي ونحلي تيلي دزيا باري بقرآن والله زي ما عدا ولا ما دزي بصر وص دزيتي استاجدتينا جەماعات ئەخیر شەومان لە شەرمەشێخ ئێستا بەڕێدەکەین بەرەو مەتاڕ و دەچینەوە قاهڕێ و ئێوارێژ دەگەینەوە هەولێری ئینشاءالله و بە هیمەتی خوای گەورە تەمانەوەش غورفەمان بووە بۆ غورفەی من و ڕەوەز و میرانی بوو ئێرەش بە لە کۆنمان بوو جۆشی زۆر تایبەتی هەبوو بە جددی جارێ بای ئاخیر سناپ هۆتێلەکەمان گەرە خۆش بوو ڕۆز دری خۆی لێرە بەجێشتێ هەممان دری خۆمان لێرە بەجێشت هێشتا تێر نەبووینە لێرە جەماعات گەیشتینە مەتاڕی شەرمەشێخ ئێستا داخلی زۆری دەبین ئێرەش پڕ لینگ ڕوتە چینەوە قاهڕەی دەنووسینە تاکیدم ئەو ڕۆگە لەگەلێکی لاک دەبین گەیشتینە مەتاڕی قاهرە بە سەلامەت الحەمدولله جەماعەتەمە هێڕ بووینەوەی ناو تیارەی 20 دقیقە و نیو سەعات نووسینە هڕڕەی دێوەڕا جەماعەتە ڕۆژیانمان زۆر زۆر ناخۆشە بۆ بەیانیە گەیشتینەوە قاهرەی ئیدی دەبێ خۆ تاخیرکردنە تا سەعات 7 ئێوارێ سەعات 7 ئێوارێ ئەوە چێ بابێتە خوارێ سەعات 7 ئێوارێ ئەوجا تیارمانێنەوە هەولێرێ ئیدی لە ناو مەتاڕی گەڕای سوڕان گوتیان کاکە وەڵات جێ نییە لێ بمینێنەوە ناچار ئەو شەپڵە زەلامم بەگەرە خۆدا هات ئەمە شای وەڵای هەندی دەڕب لە خەرچیدا پشتەمنیوە ئەوە بووە لۆتی کردیە با ئەوەی بەگەرە خۆدا ئەمە دەبا چێ پەر دەکەم نەنووسیمە ئەمە دەباتەوە تێ لە شێ ئیدی دەبینێن دەربمینێنەوە هەتا سەعات 4 و 5 عەسرێ ئەو ڕۆ ناخۆش بەجددی ماندینە زۆر وەڵام شلم نیە ناکاتێدا دەنیشتن پیچەی لەسەر کورسیدا دەنیشتی بڵێ مەفتەکەمان مەقسە تا دەنیشت لێ بۆ ڕێ دەکەین والله اخو معناه انك داري وداري والله نضرب معاه